بەڵێ ئێمە سەلەبەیانی ئەمڕۆ بەشێک لە کارمەندەکانمان دەست بەسەر کراون و دوێنێ شەویش بەشێکی زۆر لە کارمەندەکانمان لە نووسینگەی دهۆک لە شاری دۆک سەرجەم کارمەندەکانمان لە ماڵەوە دەست بەسەر کراون بۆ نمونە هەر کارمەندێکە لە ماڵی خۆی بووە هێزێکی ئەمنی چۆتە بەردەم ماڵەکەی بۆ ئەوەی کە ئەم کارمەندە دەست بەسەر بکات تەنانەت ڕێگەشیان پێ نەداون تەلەفۆنیش بکەن بەڵام پامێری زاخۆمان دوێنێ شەو دەست بەسەر نەکراوە سەلەبەیانی ئەمڕۆ دەست بەسەر کراوە خۆتان نەزانن ئەمە یەکەم جار نییە نووسینگەکانی ئێمە لە هەولێر و دۆک ڕوبەڕووی داخستن و فشارە و گرتن و ئەوان نابێتەوە ئەنێمە حاڵەتێکە چەندین جا دووبارە بێتەوە و ئەم حاڵەتەی کە ئێستاشەیە ئێمە بە هیچ شێوێک بێدەنگی لێ ناکەین ڕێکخراوەکان لایەنی نێودەوڵەتی پەنابێنە بەر هەموو لایەنێک فشارەکانمان بە شێوەیەکی زۆر باش چڕەکەینەوە بۆی بە زووترین کات نووسینگەکانمان لە هەولێر و دۆک بکرێنەوە و ئازادی کارکردنیشمان هەبێ لەو مەنتیقانە